سڵاوی گەرمتان لێبێت ئەم جارەش کۆبووینەوە لەگەڵ یەکتری لە بەرنامەی گەشتوان. ئەم بەرنامەیەمان زۆر جیاوازە لەگەڵ کۆمەڵەی کورتە باڵاکانی کوردستان مەڵبەندی گشتی هاتوین بۆ ئەم سروشتە جوانی جوندیان. لەم کەش و جەوە خۆشە جوانەیە باس لە بەشێکی گرنگی کۆمەلگاکەین کە کورتە باڵاکانن، ژینگیانە ناو کۆمەلگا، ژیانیان هاوسەنگیان لەگەڵ کەسانی ئاساییدا. ئایا هەموو ئەو شتانی کە بۆ ئێمە فراهم کراوە لە کۆمەلگایە بۆ ئەوانیش فراهم کراوە؟ ئایا چۆن گونجاون لە ناو کۆمەلگا و ئێمەش چۆن گونجاوین لەگەڵیانە؟ فەرمونون ئەمڕۆ لەگەڵمان نابن لەگەڵ ئەم کۆمەڵە خۆشەویستەی ناو کوردستان کە کورتە باڵاکانن. هاوینە هەواری جوندیان کەوتۆتە داوێنی چیای هەندرێن. 4 کیلومتر لە سەنتەری قەزای ڕواندز و 3 کیلومتر لە سەنتەری ئیدارەی سربەخۆی سۆران دوورە. هەروەها دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەولێری پایتەخت با دووری 107 کیلومتر. کانیەکی گەورە لە قەتپاڵی چیاکە هەڵدەقڵێت کە بەکانی سحراوی ناسراوە. هاوینە هەواری جوندیان بەدار و درەختدا پۆشراوە و سیما و سروشتێکی جوانی هەیە. لە هاوینە هەواری جوندیان چەندین مۆتێل، چێشتخانە، کەپری گەشتیاری و دوکان دروست کراوە. ساڵانە گەشتیارێکی زۆر بە تایبەت لە باشوور و ناوەڕاستی عێراق بە مەبەستی بینینی دیمەنە سرنج ڕاکێشەکانی سەردانی هاوینە هەواری جوندیان دەکەن. خات و خاتون، خۆی ناوی خاتونە، بەڵام ئەبێ پێی بڵێن خات و خاتون. ئەم کاتە و باش خۆشحاڵم، زۆر سپاس. حەزەکەم خۆت باسیکەی ئەو پۆستە گرنگەی کە هەتا لە چه فەرمانگەیەکە و لە چه ئاستێکدایە؟ من فەرمانبەری بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و مەلەرزانیم، بەرپرسی هۆبەی داتا سنتەرم. هۆبەی داتا سنتەریش ئەو هۆبەیە دەگرێتەوە کە چەندەها وێزگەمان هەیە، وێزگەی ئۆتۆماتیکی کەشناسی کە لە هەر لەزاخۆوە بگرێتە حاجۆمەران هەتاوەکو دەهۆک سلێمانی پارێزگەکان بەگشتی هەڵە بجە بە شێوەیە کە ینی بڵاو بووتەوە بەناو هەموو قەزا و ناحیەکاندا. ئیشاڵە داهاتووتە بتوانین لە هەر شوێنێک و وێزگەیەکی کەشناسی تایبەت هەبێت. باشە، ئەلەم قسەی ئەخیرەوە وەریەگرمەوە لەش ساغ بێت سەرکەوتوو بیت کەواتە هەر نەک فەرمانگەکەت ئێمە هەمومان خەڵکی کوردستان چاوەڕێی ئەو فەرمانانەی جەنابتانەکەین کە لە ڕێی ئێوە زۆر ئەزانین لە ڕووی کەشوهەوە. ئەو داتایانەی ئەو پێشبینیانی کە ئیکەن لە ڕووی کەشوهەوەوە پشت بە داتای تایبەتی خۆتان ئەبەستن یا بە کەشناسی جیهانی تا بە ئێمە ئاڵێن و چەندیش لای خەڵک باوەڕپێکرا و کاری پێ ئەەکەن؟ هەفۆن ئەوە زیاتر ئەوەی کە لایانی کەشناسەکەی کە بڵێن پێشبینە ئەوە دەگەرێتەوە بۆ بەشی پێشبینی ئەوان ینی پێشت وەکو زانیاری خۆت کە ئەو داتایی کە ئێمە وەری دەگرین بەس ینی سوودی لێ وەردەگرین چونکە ئێمە تۆمارکراوە ئەو سەعاتەی کە شتەکە ڕوو دەدا ئەو زاریانی لە بۆ مەدەیت چونکە هەر سەرە سەعاتێ ئەو داتایە بەدەستمان دەدات بەس ئێمە زیاتر بۆ لێ کۆڵینەوەیە بۆ ینی ئەندازیارەکان یان پرۆژەکان ئەو پرۆژە خزمەتگوزاریان کە جێبەجێ دەکرێت لە ناوحکومەتدا یاخود بۆ لێکۆڵینەوەی مامۆستا و ماستەرەکان دکتۆرەکان بەحسی لەسەر دەکەن. ئەمە ینی داتامان هەیە ئەوان سوودی لێوەردەکەن لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت. کەواتە جادەیە کە دروست ئەکرێت، پردێک کە دروست ئەکرێت، کۆمەڵی شتری استراتیژی کە دروستەکە کە پەیوەستە بە وەرزەکانەوە ڕێنمای لێ ئەوە وەرەگرن؟ بڵێ کتابی ڕسمی دەنێرن ینی تەوجیهی دائیرە ئێمە دەکرێت و ئەمەش بەس سوپاسەوە پێشکەشیان دەکرێت. زۆر جار کە ئەم داتانە بڵاو ئەکرێتەوە بەدەلەوەی کە خەڵکی ئاسایی چۆن احتیاتی خۆی ئەخات خۆی بپارێزێ لە باوبۆران، لافاو، بەفربارین، هەر کارەساتێکی تر بێ. هەندێک جار کارەسات هەیە تۆ پێشبینی بۆ ناکرێت و بوومە لەرزە. ئێوە چۆن خۆتان ئامادە دەکەن بۆ ئەگەرێکی وایان چۆن ئێوەکو کورتە باڵاکان خۆتان قوتار ئەکەن لەو نەهامەتیانی کە کەشوهەوا دروستەکە؟ ئێمەش کەسانی کەم ئەندام بەدەرینە لە ینی کۆمەلگا هەرە ناو کۆمەلگا داینە ئەلێ ناو کە سوکار داینە کە شتێکی ئەوها بڵاو دەکرێتەوە بێگومان ینی بەرچاوڕوونێکمان هەیە ینی دەبێت زیاتر ینی پارێزگاری بکات و لە چوونە دەری
بە تایبەتی هەندێک جار حالەتەیە کە شەختەیە بۆ کەسانی کەم ئەندام زۆر خراپترە احتیمال ئەو خۆی بگرێتەوە بەڵام کە خلیسک دەبا احتیمال ئەمە زەرەرمان زۆر زیاتر پێ بکەوی چابوونیشمان زەحمەتتر بێ بەڵام کەسێکی ئاسایی احتیمالی هەیە زۆر ئاسایی ینی ئیشەکەی خۆی پێبەڕێ بکە بەڵامە لەو کاتەدا زیاتر ئەوەی نەکرد لەناو بەکەوتتان قورسترە بەڵێ. لەناو ئەم کۆمەڵگە گەورەی ئێمەدا کە ژیان دەکەین هەڵبەتە چین و توێژی کتریتیە کە پێک دێن لە کورتە باڵاکان لە کەم ئەندامان لە خاوەن پێداویستە تایبەتیەکان ئێمە ئەمڕۆکە لەگەڵ جەماعەتی ئەم هاوڕیانەی کورتە باڵاکان هاتوون بۆ ئێرە ئەمێ لەگەڵ کاک دڵشاد باس و خواسە بکەین لەسەر ئەو دەست پێ بکەین ژینگەی ژیانی ئێوە لە ناو کۆمەلگادا چۆنی ئەبینیتەوە ئەو خۆگونجاندنە لە ناو کۆمەلگا گەورەیەدا چۆن خۆتان ئەبینەوەتیایە پێویستە ژینگە بەگشتی لەبار بێ لە بۆ هەموو چین و توێژێک لە بۆ هەموو با بڵێن ئەو کەسانێک کە خاوەن پێداویستی تایبەتن یاخود مەسەلەن کورتە باڵان لازم پێویستە کە ژینگە شوێنەکان با بڵێن شوێنە گشتەکان شەقام و شۆستەکان چێشتخانەکان پارکەکان ئەوانە پێویستە ینی ژینگەیەکی تایبەتی هەبێ کە هەموو کەسانێک بتانن تەمەتع یاخود مەسەلەن بتانن سەردانی ئەو شوێنانە بکەن هەرچەندە ژینگەی ئێمە تا ڕادەیەک ینی کەم و کوڕی تێدایە لە ڕووی هاتو چۆوە بەڕاستی بۆیە پێویستە ژینگەیەکی لەبار بێ کە هەموو کەسانێک چ کەسانی کورتە باڵا چ کەسانی بەتەمەن بتانن سەردانی ئەو شوێنانە بکەن. ماوەستا فاتمە جەنابتان کار و چالاکیەکانتان لە چیا زیاتر خۆی ئەبینێتەوە تا چەندێک ئەو داواکاریان و خواستانی کە هاتانە بۆتان فراهەم کراوە لە ناو کۆمەڵگا طبیعی ئێمە وەک کۆمەڵەی کورتە باڵاکان لە 92 ئیشەکەین بەڵام لە 94 بە فەرمی مۆڵەتمان هەیە و زیاتر کار و چالاکیەکانمان تێکەڵبوونە بە خەڵک ئاشنابوونی کورتە باڵا بە نێو خەڵکی تر کە ئاسایی بن لە قوتابخانە و لە زانکۆکان و لە ژیانی گشتی خۆیان و لە هاوسەرگیری و لە هەموو بابەتەکان بەنسبەت ڕۆڵی حکومت ناڵێن نەیبینیوە بەڵام بەو دەرەجەیەش نییە یاخود بەو حەدە نییە کە چاوەڕوان دەکرێ و ئێمە تەمەنای دەکەین و خەڵکیش لەخوا بە زیاد بێ تا حەدێک زۆر باش بوونە لە چاو ئەوەی کە پێش دروستبوونی کۆمەڵە زۆر باش بوونە و ئێستا و تێڕوانینی خەڵک بۆ ئێمە زۆر باشترە و ئێمەش زۆر بە جورئەتر بووینە لە جاران کە چاونەترسین و بچینە ناو خەڵک. دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە. دیاردێک هەیە لە با بڵێن لە ڕیکلامە لە شانۆیە لە فلیمە عادەتەن
کورتە باڵا لەناو ئەم ڕێکلام و فلیم و شتانە بۆ دەورێکی کۆمیدی بەکاری ئێهێنن هەندێک جار ئەو دەورە کە ئەو ڕۆڵی کە ئێرێ بە کورتە باڵایەک بۆ کۆمیدیە وعاتەن کۆمیدی بۆ کۆمیدی خۆشە کۆمیدێکیش هەیە بۆ گاڵدەجاڕیە بۆچی ئەم کارکتەری کورتە باڵا زۆر جار ئەو ڕۆڵانەی ئەدرێتێ بێگومان وایە زۆر جار لە دراماکان یان لە وەکو زەناوت باس کرد لە ڕێکلام شتیوە یان لە سینەما و شانە و شتیوەیە زاروێ ڕۆڵی بڵین خاوەن پێداویستای بەت یان بەگشتیان بڵین کورتە باڵا زاری وایە بۆ کۆمیدیایەکی خۆشیە بۆ کۆمیدیایەکی ئەوەی بۆ ئێمەش بەدەر نەبین لە چینی ئەو چینێکە لە کۆمەلگا پێڵین چینی مستحق یان بڵین چینی سەرو جاری واشەیە ئەو درامایە کە دەردێت یان ئەو شانۆیە یان ئەو فلیمە سینەمایەکە کە دەردێ زاری جواشە بۆ گاڵتە جاریە بۆی وەکو بە چاوێکی نزم سیر بکرێ بە چاوێکی بێنجاروایە بە چاوێکی هە زۆر نزم جاری شوەیە بە چاوێکی بەزەی سیر دەکرێت بەڵام ئێستا من یەک بەخۆم قەت فەرق و جیاوازی لە نێوان خۆم و کەسی ئاسایی ناکەم جاری واشە زۆر خۆم پێ گەورەترێ لەو ئەوەی کەسێکی بەرامبەرم کاتە پێتان ئاسایی ئەگەر لە هەر کایەکی تیڤ و بەرنامە و ڕێکلامەوانە ئەگەر کاراکتەرێک بن بە ئێوە دەورێکی کۆمیدیا وەکو هەموو باقی خەڵکی ئاسایی دەور ڕۆڵی تیا ببینن بێگومان وایە جاروێ ئێستا بڵین زۆر شتەیە کە ئێمە دەیکەین لەوانەیە کەسی ئاسایی نەتوانێت بیکە زۆر جار بڵین لە هەموو کارێکەوە زۆر جار کە دەبینیم ئێستا من یەک بخۆم کەسی ئاسایی دەبینم کە ناتوانێت کار بکە من بە ئەوەی خۆم پێم سیرێکە کار ناکات بەڵام من دەتوانم کار بکەم بە گوێرە ئەو توانایی کە هەمە کە ئەو وزەی خوددا پێی بەخشی و دەتوانم بیبەخشم بۆ دەوروبەرم بۆ کەس و کارم بۆ هەر چوار دەورم خانم تۆ جەناب دۆکو ئەندامێک لەم کۆمەڵەیە ئێوە تا چەند توانیتانە لە ناو کۆمەلگایە ئەو چالاکیانە بکەن کە کەسانی تریش بەردەوام ئەیکات بۆیە خۆ بسەپێنی خۆ بسەلمێنی بڵێ منیش هەم منی ژۆکو تۆم منیش ئەتوانم هەمان ئەو چالاکیانە بکەم هیچ جیاوازێکمان نیە بۆ نمونە چالاکی لەباری ژینگەوە ئێوەکو کۆمەڵی کورتە باڵاکان هیچ چالاکێکتان کردووە لە ژینگەیە چالاکی بۆ ژینگە لە پێناوی ژینگە پارێزیە ئێمە هیچ جیاوازێکمانە لەگەڵ خەڵکی ئاساییە ئەگەر ئێمە جێبە خەڵک بدەین ناوی لە ژۆرە بینە دەرێ خەڵک ینی بەتاج کەم تەماشامانەکە بەڵام ئەمن هەرگیز جێنادەمە خەڵکی ئەگەر وابایە نەدەبایە بخێنی نەدەبایە گەشت بکەین نەدەبایە نەبینە دەرێ بەڵام ئەمن هەرگیز جێ بە قسەی خەڵکی نادەم قسەی خەڵکیم بەلا گرنگ نییە ینی ئەو هێز و توانای خۆم هەیە بەکاری دێنم نەک خەڵکی زۆر کەس هەیە لە چاوی خۆی دەڕوانی تە من دەڵێت ئەو ئیشت پێ ناکرێ مەیکە کە خۆی نەیکردیا بەڵام ئەمن هەوڵ دەدەم بیکە چاڵکی زۆرمە ئەنجام داوە زۆرشمان کردەوە بەڵام زیاتر کاکدشار بۆتان ڕوون دەکاتەوە کە ئەو زیاتر ئەنجامی زانیاری هەیە زانیاری زیاترە لەبارەی ئەوە ئەو چالاکیانەی کە لە کۆمەڵەکەتان لە ڕووی ژینگە و ژینگە پارێزی و کردتانە چییە؟ خۆی مۆسلەی چالاکیەکان زۆر گرنگە ئێمە بتانین تعبیر لە معاناتەکان بکەین ئەو کێشانەی کە دێنە بەردەم کورتە باڵاکان ڕۆژانە ئێمە دیارە لە چەند لایەکەوە وەکو کۆبوونەوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان سەبارەت بەوەی هەر کەس هەر دەستگایەک بەش بە حاڵی خۆی ئەرچی خۆی جێبەجێ بکات لەسەر بەتایبەتی مەسائلی ڕێگاوبانەکان شوێنە گشتەکان چێشتخانەکان چونکە زۆر جار وا بووە مەسەلەن کە سەردانی شوێنێکمان کردووە یاخود لە چێشتخانەیەک یاخود لە پارکێک پێویستمان بە ینی بابلێن دەست شۆر و ئەوانە بووە بەڕاستی زۆر تووشی مووقیفی ناخۆش بووینە لەبەرەوەی شوێنەکە گونجاونەوە بۆ لەوە کورتە باڵەکان دوای ئێمە لە ڕاستە خۆ پەیوەندیمان بە خاوەنی شوێنەکە کردووە کە ئەو بابلێن کێشانە چارەسەر بکەن خۆشبەختانە ینی ئێمە وەکو چاڵاکی نزیکەی سەردانی تقریبا ینی هەتا چێشتخانەمان کردووە لە ناو شارەکانی هەولێر لە بۆ ئەوەی مەسەلەن وەکو دانانی ڕەمپای یاخود مەسەلەن دەستشۆری گونجاو مەسەلەن ینی زۆر شوێنی ئەو حالە ینی توانیتمان کە لەگەریاندا بنیشین لەگەلایانی پەیوەنددار کە بەپێی ئەو یاسایی هەیە کە یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و کورتە باڵەکان و خاوەن پێداویستی تایبەت ژمارە 22 لە ساڵی 2011 کە دەرچووە لەلایەن پەرلەمانی کوردستان
بەپێ ئەو یاسایە ژینگەکان لەبار بن ژینگەکان بگونجێنن لە بۆ کەسانی خاوەن پێداویست تایبەت. دەستە خۆش بە زۆر سپاس پێم وابێت جەنابەت لە کەرتی تەندروستی ئیشەکەیت کار دەکەیت. حەزەکەم باسێکی کەشی ناو خەستەخانە و ئەو پێداویستیانە بکەیت کە بۆ کەسانی وەکو ئێوە فراهەم کراوە ئایا هاتوچۆی نا ئەو باڵەخانە و بینانەی کە کراوە بە خەستەخانە ڕەچاوی ئەوە کراوە کە ژینگێک بێت بە کەڵکی هاتوچۆ و مانەوە و ئەو کارانی ئێوە بێت؟ بەڵێ بێگومان ئێستا لە نەخۆشخانە ئەهلیەکان زیاتر مەسعەد و شتیوە هەیە، ینی هیچ کێشەمان بە دروست نابێ، بەڵام زیاتر گرفتمان لە چۆکەیە لە قاچمانە، چونکە زۆرمان ینی زۆر بەمان ئاوایە قاچی بەتوانی ناتوانێ بڕواتن. نەخۆشی درێژخانیشیان هەیە وەڵا بە تایبەتی ئەوانەی تۆزی بەتەمەنن و هیوادارم هەموو کەسێک ساغ و سەلام. ئەمە ڕەچاوی باری تایبەتی بۆ ئەکرێ لە خەستەخانەکانە؟ نەخێر نەخێر بەس یعنی ئەگەر خەڵک یارمەتیان بداتن دەنا حکوومەت و ئەو شتانە هیچ شتێکی تایبەت نییە بڵیان کەمەندامێک پلیتێکی هەبێ بێت بۆ پلیتە بچێتە لای پزیشک و ینی پارەی نەدا کەواتە کار ئاسانی نییە، کار ئاسانی نییە لەم وارە کار ئاسانی نیە. من حەزەکەم بێمە لای جەنابەت درێژە بە مۆزوعایە ماوسا دڵشاش ئاماژەی بە کۆمەڵشتدا مەسەلەن فڕۆکەخانەیە خەستەخانەیە چێشتخانەکانە باسی کرد ئەم شوێنە گەشتیارانێک ئەمە بۆی هاتوین یەک پلیکانی زۆردا بەز یەک پلیکانی زۆر بەرزەبییتەوە بۆ هەموو شوێنەگەڕی بە پلیکانی زۆر ویەت و ئەچیت لە شوێنە گشتەکانە با باسی شوێنی گشتی ئەەکەین زیاتر یان ئەم باڵەخانەسەکانیان تازانەی با بڵین ئێماڵین سیتیەکانی کە دروست ئەکرێن ڕەچاوی ئەو پێداویستیانی ئێوە کراوە خۆی لە خۆیدا بەگشتی زۆربەی باڵەخانەکە ڕەچاوی کەم ئەندامان و کورتە باڵاکان نەکراوە هەر لە پلیکانەڕە هەر لە شوێنی قەینا زۆر جار مەسعەد هەیە بەڵام زۆر جار بە پلیکانش سەرەکەی ئەنجا گەیتە مەسعەدێک. ئەخە ڕاستە یعنی بە زۆری ڕەچاو نەکرا بە زۆری باڵەخانەکان هەتا چ حکمی و چ ئەهلی ڕەچاو نەکرا بۆ نمونە لە ئەهلی جێی دەست شۆری لە حکمی توالێتیش جێی تەوالێتی لە ڕووتان دەرێ لە ڕوویتەوە جیاوازە بەڵێ کەسی کەش بۆی نییە بەکاری بێنێ بەڵێ یعنی بە زۆری ڕەچاوی کورتەماڵەکان و کەم ئەندامەکان نەکرێ نارم هەر نەکرێ کرایە بەس کەمە بۆ نمونە لە خەستەخانەکان بابرێ شوێنی بلێت بڕی کە نەکرایە بۆ نمونە پلیکانە زۆرە لە شوێنە حکومیەکان لە شوێنە ئەهلەکانیش ئەوە مەسعەد هەیە بابرێن مەسعەد ڕاستە هەیە ئاساکاریە لە بۆمە جاری وەیە ئەمە بابرێن دەستمان نایگاتێ دەستمان نایگاتە دوکمەکان بەڵێ بەتابەتەگە خۆ بە تەنیابی کەسی کە لە ناو مەسعەدەکانە بێت بەڵێ بەڵێ ڕاستە بۆ نمونە هەتا لە بابرێن لە فڕۆکە خانەکانش ینی زۆربەی شوێنەکان هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە ژرگەی کەم ئەندامان و کورتەماڵایەکان بکاتەوە لە مەودووە دائیمەن عادەتی کورتەماڵا وایە چۆشی زیاتر دێشی زۆر چاکە چی کە قسەمان بۆ کات پرسیارێکم لەسەر ئەم کەش و هەوا هەیە ئەوەکو ئێستا بینی ئەوە باران دای کرد ئەو باران دای کردو پێڵین بارانی ڕەحمەتی هەر ببێ بە ڕەحمەت ئیشەڵا بۆ کوردستان لە مشکە ساڵیان نەجاتمان بە وەکو ئاگادارین زۆر جار گۆڕانی کەش و هەوا لەسەر هەمومان کاریگەری هەیە بەڵام چینی ئێوە بە تایبەتی کاریگەریکی زیاتری هەیە مەسەرەن لافاو دروست ئەبێ بوو مەلەرزە دروست ئەبێت وشکە ساڵێکی زۆرە لە هەموو وەرزەکانە مەجموعی کێشەی بەخۆیەوە هەیە ئێوە چۆن خۆتان توانیتانە خۆتان بگونجێنن لەگەڵ ئەم گۆڕانکاریە زۆرانی کە لە کەش و هەوا هەیە بە تایبەتی کە لەم ماوەی دواییدا کە بارانی زۆر بوو بەهۆی لافاوە خەڵکی ئاساییتیا بوو بە قوربانی و ماڵێکی زۆر ڕووخاو زەرەر و زیانێکی زۆری هەبوو ئێوە چۆن ئەتوان خۆتان قوتارکەن لە کاتی وایە یان ئاستەنگەکان بۆ ئێوە چییە لەو جۆرەکەش بەفرێکی زۆر ئەبارێ بۆ هاتوچۆ بۆ گەڕان بۆ ژیانتان ئەو ئاستەنگیانە چین بێگومان لە هەموو کەش و هەوایەدا ئاستەنجی هەر دەبێ بۆ ڕاهاتوون لەگەڵ یانە چۆن تا ڕادێک لەوانەیە ڕاهات بووین لەوانەیە ڕاش نهات بووین چکە بەهۆی ئەوەی زۆری ئێمە لە ڕووی ئەوەی کە سروشتی خۆمان وایە
دایم کێشەمان لەگەڵ کەشی هەوای ساردا هەیە دایم زووتر لە کەسانی ئاسایی سەرمان دەبێت زیاتریش بڵین وەکو بەرگری لەش کە ئێمە خاوەن پێداویست تایبەت یان کورتە باڵاکان بەرگری لەشمان کەمترە لە چاو کەسانی ئاسایی بڵین نەڵین کێشە دووست دەبێت بڵێ وەکو بڵینەوەی کێشەی لافاوە یان باوەبارانە بێگومان دەبی ئێمەش هەوڵێک بخۆمان هەوڵێک خۆوان دەینەوە نمونە بڵین مەلەوانی یەکێک لەوانە خۆمستان مەلەوانی دەزانم بەس لەوانەیە هاوڕێکەم نەزانی یانەوە کەیتر نەزانێت بەس بەگشتی پێویستە ئێمەش خۆمان تەعەدێک خۆمان دروستکەین لەو ڕاهاتنیە و کەش و هەوایە خۆمان ڕابینین زۆر باشە کەواتە ئێوە ئەتانوێت بە هەموو شێوەیەک خۆتان بگونجێنن وەکو کەسێکی ئاسایی کە بەرگەی هەموو بەردۆخکان بگرن بە مەرجێک کە کار ئاسانیشتان بۆ کرابێت ماوسا دڵشاد بمان بورە نەکڵاوتان لە سەرانەیش وڵای بارانەکە زۆر قایمە پامێکی دوا پێیان لە بەرنمەکە جەنابەت بڵێ ئەمن ئەوەندە دەڵێم پەیامەکەم ئەوەیە کە ئەگەر هاتوو ژینگە لەبار بوو هیچ کەسانێک بە کەمەندام نبینم هیچ کەسانێک بە خاوەن پێداویست نبینم ئەگەر هاتوو کە ڕەچاوی کورتە باڵاکان و کەمەندامان کرا لە ڕووی ژینگەوە پێم وانە ئەو کەسە کەمەندام بێتن بەس لەو حاڵەتە کەسەکە کەمەندامەتی بە دەردەکەوی ئەگەر ژینگە لەبار نەبوو ئەوجە بۆیە ئومێدەوارین کە ژینگەیەکی لەبار دەستەبەر بکرێت لە بۆ کەسانی کورتە باڵا و خاوەن پێداویست تایبەت کەواتە دروستکردنی ژینگەی لەبار یارمەتی دەر ئەبێت بۆ ئەو کەسانی کە وەکو کەسێکی ئاسایی ناژین لە شولاریان وەکو کەسێکی ئاسایی نییە ژیانیان وەکو کەسێکی ئاسایی نییە بۆیەکی ئێمە چۆن و ئێمە وا بکەین کە ژیانی ئەوانی ژۆکو خۆمان بێ هەڵسوکەوتیان وەکو خۆمان بێ ژیانن ئاسایی بێکو خۆمان کەواتە بێ ژینگەکەیان بۆ لەبار بکەین کەواتە لەسەر ئێمەیە لەسەر حکوومەتە لەسەر خەڵکیە کە ژینگەیەکی تەندروست ژینگەیەکی لەباریان بۆ بڕەخسێنین کە ئەوانیش بتوانن وەکو ئێمە چێژ و خۆشی لە ژیان و لە دەروبەریان ببینین زۆر سپاستانەکەم زۆر سپاس. لە هیچ دوکانێک لە هیچ مارکێتێک سوچێک نابینی جلێکی تایبەت پێڵایکی تایبەت بە کورتە باڵا بفرۆشرێت هیوادارم داواکارم لە بازرگانانی جلوبەرگ و پێڵاو کە گرنگی بدەن بەم کۆمەڵە زۆرەی ئەم چینەی ناو کۆمەلگا کە پێڵاو جلیان بۆ بێنن کە هی تایبەت بەخۆیان بێ ناکری هی مناڵە پێ بکەن نابی هی مناڵان لە بەرکەن تا بەرنامەیەکی تر بێک دەگەینەوە هەر شاد و بەختەوەر بن.